کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەم جارە لە باتی گێڕانەوەی کورسیەکانی پێکاتەکان کە 11 کورسی بوو ئەم جارە هات لە 100 کورسیەکەی هەرێمی کوردستان 5 کورسی بۆ پێکاتەکان دانا. کورد دەڵێ لە باتی ئەوەی چاوی بڕێژن چۆریان کرد ڕێک ئەمە ئاواییە. ئایا تورکمان ببورن بەمە ڕازی دەبن پێکاتەی کریسیان بەمە ڕازی دەبن یاننا وە دەتوانن چی بکەن؟ میوانێکمان هەیە لەسەر ئەم دۆسیە قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عادل معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاگایدن شەوتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە شۆری هەواڵی کوردستان 24. ئەم بڕیارەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان چۆن دەبینن کە تەنها 5 کورسی داناوە بۆ پێکاتەکان ئەویش لە کۆی کورسیەکانی گشتی هەرێمی کوردستان؟ بەڕای ئێوە ئەمە گێڕانەوەی مافە بۆ ئێوە یا زەوتکردنیەتی؟ بەڵێ پێشکی زۆر سوپاس بۆ ئێوە بۆ کەناڵی بیسار هەیە کە بەداخەوە کە ئەمڕۆ کە ئەم بڕیارە درا ئەمە دووبارە کە ناحەقی بەرامبەر پێکاتەکان ئەکرێت و کە لە 21 شوبات لەلایەن محکەمەی ئیتحادی بوو بە ئیلغاکردن سیستەمی کۆتا. لە ئێستاش ئەو ڕۆژ کە لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقدا کە دیارە بڕیارەکە بەکەمکردنەوەی لە 11 کۆتا بۆ 5 کۆتا. ئەمە یەک لە هەڵە بوو ئەمە نەدەبواە ژمارەی کۆتەکان بکرێتەوە لەبەرەوەی کۆتا بە قانون تەنزیم کراوە بە دامی هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان. دووش دابەشکردنی کە دابەشکردنی ئەم پێچکورسیەش بەسەر کە پارێزگاکان یان بەسەر ناوچەکان ئەمەش هەڵەیە کە دابشکردنە بە شێوەیەکی عادیلانە نییە کە ئەمە نەدەبایە بەو شێوازە بکرێت و کە بڕیارەکە زیاتر ئێمە ئابینێن بڕیارێکی سیاسیە لە بەرژی کۆتەکان نەبوو. ڕاستە کە کۆتا سیستەمی کۆتا گەڕاندەوە کە لە ناو ئەم 100 مەقعدەدا کە بەشدار بن لە پرۆسی هەڵبژاردن، بەڵام کە ئەمە بە شێوەیەکی عادلانە نەبووە. ئەمە گلەی زۆری هەیە و لەلایەن نوێنەرانی پێکاتەکان ئێمە کە ڕەتی ئەەکەینەوە کە بەو شێوازە بۆ شکلە ئەو بڕیارەی ڕەتەکەینەوە لە بەرژەوەندی پێکاتەکان نییە و بڕیارەکەش عادیلانە نییە. زۆر باشە کاک ئایدن بە خۆت باش دەزانی زۆرینەی تورکمان و کریسیان لە هەولێر و دهۆکن. ینی ئایا تورکمان لە سلەیمانی هەیە یاخود دوجار ئەو کورسیی تورکمانیش لە سلەیمانی لایەنێکی سیاسی ئەیبا و بە ناوی تورکمانەوە کەسێکی خۆیان دەنێرن بۆ پەرلەمان؟ یانێ من وتم کە دابشکردنەکە دیارە لەسەر ئەساسی حەزبی دابشکراوە کە بۆ بەرژەوەندی لایەنێکی سیاسی دیاری کراو کە ئەمەش هەڵەیە کە ئەمە کاریگەری لەسەر ڕەوشی پێکاتەکان ئەبێت و کاریگەری لەسەر پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان دەبێت و ئەوە بۆیە پێویستە هەموو لایەنە ئێمە باش ئەزانێن کە بوونی نەتەوە تورکمان و وجودی نەتەوەی تورکمان زیاتر لە سنتەری شاری هەولێرە، هەروە بۆ براکستیانەکانیش زیاتر لە منطقەی بادینان و بەتابەتی لە شاری دۆک و لە هەولێرە. لێرەدا کە دابشکردنەکە لەسەر ئەساسی جۆڕافیە ئەمە دیارە بۆ بەرژەوەندی سیاسی بووە و ئەمە ینی هەڵەیە و نەدەبایە بەو شێوازە بکرێت و ئەمە کراوە لە ئێستادا ئەمەش بۆ بەرژەوەندی حەزبی کراوە. ئەمەش کاریگەری لەسەر پێکەوە ژیان نێتەوەکان و کاریگەری لەسەر بەژاری پێکردنی پێکاتەکان ئەبێت و لێرەدا من دەمێ شتێک لێرە تاکید بکەمەوە کە بەداخەوە کە سیستەمی کۆتا و یا مەسەلەی کۆتا کرا بە بابەتێکی سیاسی و کە بوویتە کە دەستێوەردانی ڕاستەخۆ لە کاروباری کۆتا ئەکرێتوە یا لە کاروباری پێکاتەکان ئەکرێت و ئەمە شتێکی باش نییە. لە ئێستا دەکە لە هەرێمی کوردستان کە تەعایش و پێکەوە ژیانێکی باش هەیە و دەبێت هەموو لایەنێک مڕاعاتی ڕەوشی پێکاتەکان بکرێت و بەڵام بەداخەوە لە ئێستادا بەشێک لە لایەنە سیاسەکان بە تایبەتیش کە ئەمڕۆ بڕیارەکە کە لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق دەکەدرا و کە هیچ مڕاعاتی
مافەکانی پێکاتەکان نەکراوە لە هەرێمی کوردستان کە ئەمە بەلعکس ئەمە دژی مافەکانیان بۆ و ڕاستە خۆ دەستێوەردان لە کاروباری پێکاتەکان ئەکرێت و ئەمەش باش نابێت و لەبەرەوە لە ئێستادا کە لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە شاری هەولێر لە ئێستادا تعایش و پێکەوە ژیانەژی زۆر باشە و لە ئاستێکی باشدایە و لە نێوان پێکاتەکان و لە نێوان ئادیانەکاندا ئەمە زۆر گرنگە بۆی پێویستە ڕێزیان لێ بژرێت و کە بۆی بە شێوەیەکی باش و کارە بەژار من لە پرۆسەی هەڵبژاردن زۆر پرۆسی سیاسی باش کاگ ئایدن بۆ خۆت باش ڕزانی دادگای فێدراڵی کورسی پێکاتێ هەر نەهێش ئێستا کۆمسیۆنی باڵای هەڵبژاریش هاتووە تەنها 5 کورسی بۆ ئێوە داناوە ئێوە دەتانەوێت چی بکەن ئەمە بەشێکی پرسیارەکەیە بەشی دووەمی خۆ تورکمان نوێنەرتان هەیە لە پەرلەمانی عێراق بۆ ئەوان ناجوڵێن بۆ ئەوە قسە ناکەن دژی ئەو نەحەقەی بەرامبەر تورکمان و بەرامبەر پێکاتەکان بەگشتی ئەکرێت من لێرەمەوە شتەمێ شتێک تاکید بکەمەوە من لێرە ئێمە زۆر سوپاسی وەکو پێکاتەکان وەکو نوێنەرانی پێکاتەکان لە هەرێمی کوردستان زۆر سوپاسی کە هەڵوێستی بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی بکەن کە دەورێکی زۆر باشە بۆ ڕۆڵێکی باشە بۆ کە لە دامکردنی کە ستەمی کۆتاوەیە لە دامکردنی مافەکانی پێکاتەکان لە هەرێمی کوردستان کە ئەو 5 کورسیا هێشتا گەڕایتەوە ڕۆلی بەڕێزیانە ئەمەش زۆر گرنگە لە عینی کاتیشدا کە بەداخەوە محکەمەی فێدرال محکەمەی ئیتحادی کە لە 21 شوبات کە بڕیاریش دەکرد بە ئیلغاکردنی ستەمی کۆتا ئەمە کە بڕیارێکی زۆر هەڵە بوو کە دژی دەستوری عراق بوو لە ئێستادا کە ئێمە دواتر کە هەوڵماندا و زیاتر محاولاتمان کرد کە بۆی بتوانین 11 کورسیەکە وەک خۆی بگەڕێنەوە و کە نوێنەرانی پێکاتەکان بەشدار من لە پرۆسی هەڵبژاردن بە شێوەیەکی باشتر بەڵام بەداخەوە ئەم جارە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن کە ڕاستەوخۆ کە بۆ کاری سیاسی و یا بۆ مەبەستی سیاسی و دروستکردنی فشاری سیاسی و هەستا و کە ئەمە کەمکردنەوەی کۆتا لە 11 بۆ 5 و دواترش دابشکردنەکەش کە بە شێوەیەکی عادلانە نیە و ئەمە کاریگەری زیاتر دووزەکە لەسەر بەشداربوونی پێکاتەکان لە سیستەمی کۆتا و یان لە پرۆسی هەڵبژاردن ئەمە شتێکی زۆر هەڵەیە و کە ئێمە نابێت قبول بکرێت و دەبێت کە هەموو لایەنێک بە تایبەتی محکەمەی فێدرال و کۆمسیۆنی باڵا دەبێت کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق دەبێت ڕێز لە ئیرادەی خەڵکی پێکاتەکان بگرێت و بۆەوەی بتوانێت بە شێوەیەکی باشتر و کارەتر بەژارمە لە پرۆسەی سیاسی و یا لە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا زۆر باشە کاک ئایدن ینی لە حاڵێکە با بڵین کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکە وەکو چۆن دادگای فێدرالی گوێی ڕانەگرت ئەوانیش گوێیان ڕانەگرت و هەر تەنها ئەو 5 کورسیە بوو بەڕای ئێوە دەبێ ئەم ینی دەنگدانی پێکاتەکان لەسەر یەک بازنە بێ یاخود 4 بازنە وەکو ئەوەی دانراوە ئێستا بۆ هەرێمی کوردستان لەم حاڵەتەدا ئێوەی تورکمان تەنها 2 کورسیتان بەرەکەوێ و کریسیانەکانیش 2 کورسی یعنی لێرەدا کە وتم کە کورسی ژمارەی کورسی کۆتا زۆر کەمە دواتریش بۆ نەتەوەی تورکمان کە نەتەوەی تورکمان نەتەوەیکی ئەسیلە و نەتەوەیکی زۆر گرنگە لە عێراق و لە هەرێمی کوردستان کە لە هەموو کات زیاتریش بەڕێگای دیالۆگ و حیوار داوای مافەکانی خۆی کردووە و فاکتەرشی گرنگە لە پرۆسی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێستا دەکە لە هەڵبژاردننی داهاتوو پەرلەمانی کوردستانە کە بە 2 مەقادیان بوو 2 کورسی کە تهدیدکردنی بۆ نەتەوەی تورکمان ئەمە زۆر هەڵەیە و ئەمە دواتریش ئەم 2 کورسێک دابش بکرێت و لەسەر ئەساسی جۆغرافیا ئەمە باش نییە ئەمە باش نییە بۆ مافەکان و باش نییە بۆ داواکاریەکان و باش نییە بۆ بەشداری پێکردنی نەتەوەکان و ئەدیانەکانە و لە ئێستادا وتم کە تعایش و پێکەوە ژیانێکی زۆر باش هەیە و لە هەرێمی کوردستان بۆیە دەبێت ڕاچاوی ئەم پێکەوە ژیانە بکرێت و لە ئێستا دەکە لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئیتیمان بە مافەکان و بە داواکاریەکانی پێکەوە ژیان و داواکاریەکان و مافەکانی نەتەوەکان و ئەدیانەکان دەدرێت و کە لە ئێستا دەکە مەلەفێک هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە تایبەتە بە کاروباری پێکاتەکان ئەمە شتێکی زۆر مهمە و کە گرنگە بۆی پێویستە ئێمە پێشتریش داوامان کردبوو کە ئێمە داوای 11 کورسی کۆتامان کردبوو کە بگەڕێتەوە لەناو ئەم سیستەمە کۆتەدا ئێمە داوای بە یەک بازنەی
داوامان کردبوو کە بەشدار بین بە یەک بازنەی لە هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان بەداخەوە ئەوانە زیاتر دەستێوەردان کراوە و کە بەکەمکردنەوەی کورسی کۆتا دواتریش کە دابشکردنی کورسی کۆتە لەسەر ئاساسی جۆڕاپێش ئەمەش خۆی لە خۆی کاریگەری خراپ دروست دەکات و بۆیە کە ئەمە دەستێوەردانێکی ڕاستەخۆیە لە کاروباری پێکاتەکان بەداخەوە ئەمە کراوە. زۆر باشە کاگایدن ئێوە بە تەمای چین ینی دەتانەوێ بەمە ڕازیە بن یاخود تانەی لێدەن لە دادگای فێدراڵی دەتانەوێ ئەم بڕیارەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان قبول نەکەن و داوای لەسەر تۆمارکەن. یانە ئێمە پێش هەموو شتێک لەگەڵەدایان کە هەڵبژاردن بکرێت و بە بەشداری هەموو لایەنە لە سیاسەکان و دواتریش بە بەشداری پێکاتەکان ئەمە زۆر گرنگە لە ئێستا دەکە ئەم غەدرە ئەم نەعادالەتیە بەرامبەر پێکاتەکان گراوە و بەرامبەر نەتەوەکان کراوە کە دەبێت ئێمە لە داهاتوودا کە هەڵوێستمان دەبێت و باوقفمان دەبێت و محاولات خۆمان دەکەین کە بۆ ئەوەی کە ئەم غەدرە کراوە بەرامبەر نەتەوەکان و بەرامبەر پێکاتەکان بۆ ئەوەی بتوانن کە کۆتاکان بە ژماری خۆیان بەشدار بن و ئەم دابشکردنە لەسەر ئاساسی جۆڕاپی ڕاست بکرێتەوە چکە ئەمە ناحەقێ بەرامبەر نەتەوەکان ئەکرێتەوە چکە ئێمە دەبێت ئەوەش بزانین کە جیاوازی سیستەمی کۆتا لەگەڵ جیاوازی سیستەمی کۆتای عراق جیاوازی هەیە زۆر هەیە مەسەر لەسەر ئاستی عراق لەسەر ئاستی ئەدیانە بەڵام لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی نەتەوەیە لەسەر ئاستی قەومیاتە ئەمە زۆر گرنگە کە نەتەوەش حقی سیاسی هەیە و حقی سەقافی هەیە و حقی تربیە هەیە و حقی بەشداری هەیە و حقی هەیە لە پرۆسی سیاسی و لە بڕیارە سیاسەکان بەشدار بێت لە ئێستا دەکە کە نابێت بەو شێوازە کە دەبێت ڕێگری لە مافەکانیان بگرێت و یان ڕێگری لە بەشداربوونیان بکرێت و لە پرۆسەی سیاسی یان لە پرۆسەی هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان لە ئێستا دەکە کە وجودیان لە هەرێم زۆر گرنگە وتم کە ئەم تەعایش و ئەم پێکەوە ژیانە هەیە و کە لاستێکی باشتە هەیە و دەبێت ئەمە زیاتر بەهێزیان بکەین و زیاتر ئیتمامیان پێ بدەین. زۆر باشە زۆر بەڕێز ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەڕێی تورکمانی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە شەوتان باش.